شو ضل لي إلا هالكم واحد يلي بنحبهم وبيحبوه بكفوا. نوترين فيلمي أكتري سوري درويت لحام ل 24 مانگی 5 بۆ یەکەم جار لە سووریا نمایش کرا. فیلمی الحەکیم باز لەو زیان و زەبر و زەنگە دەکات کە زۆر کەس لە کاتی شەڕی ناوخۆی وڵاتدا تووشی بوون. فیلمەکە باز لە بیرەوەریەکانی پزیشکێک دەکات کە لە لادەکانی شاری حمص دەژی. لە کاتی شەڕدا شاید حاڵی شەڕی سەخت بووە. هاي الأفلام عم تعمل تأثير كتير كبير. ئەم فلیمانە کاریگەری گەورەی لەسەر ئێمە دەبێت وەک سووری بۆیە خواستەکەیە بۆ ئەوەی ژماری فلیمەکان زیاتر بکەین. هیوادارم ئەوانەی پەرۆشی ئەم بەرهەمەن پاڵپشتی بەرهەمهێنانی سینەمایی لە سووریا بکەن تا ئەو ئاستەی دەتوانن. ڕووداوەکانی فیلمەکە کاریگەریە دەرونیەکانی شەڕەکە لەسەر گەلی سووریا ئاشکرا دەکەن کە بەردەوام بە زیانی بەرفراوان و لەدەستدان و سەختی ئابووریەوە دەناڵێنن. الحرب اللي مرينا فيها وهي السنوات ئەو شەڕەی پێیدا تێپەڕین و ئەو ساڵانی پڕ لە ئازار بوو ئەمە شتێکە لە یادەوەریماندا چەسپاوە. منیش ئەمە وەک ئەرکی خۆم دەبینم وەک کەسانێک کە ڕێگەیان پێدراوە زنجیرە و فلیم دروست بکەن. ئەرکی ئێمە بەڵگەنامەکردن و ئەرشیفکردنی ئەو ڕووداوانەیە بۆ نەوەکانی داهاتوو. پێش نمایشکردنی فیلمی الحەکیم لە سووریا دوو خەڵاتی لە دوو فستیڤاڵی سینەمادا لە سوڵتانێتی عۆمان و ئێران بەدەست هێناوە. خانمە ئەکتەری سووری سەباح جەزایری داوای زیادکردنی هۆڵی سینەماکان لە سەرتاسەری وڵات دەکات. يعني لازم يكون في عنا صالات. دەبێت هۆڵمان هەبێت کە هەموو سووریا بگرێتەوە بۆ ئەوەی خەڵک بتوانن ئەو فیلمانە ببینن کە ئێمە بەرهەمی دەهێنین. پیشەسازی سینەما لە سووریا بەهۆی چەندین ساڵ شەڕ و ناسەقامگیری و کەمی سەرچاوەی بەرهەمهێنانەوە زیانێکی گەورەی بەرکەوتووە. لە نێویاندا ژمارەیەکی سنوورداری هۆڵی سینەما کە لە وڵاتەکەدا هەن. من 4 سنين 4 ساڵ لەمەوبەر لەکردنەوەی فیلمی حەلەب دیمەشقدا هەستام و گوتم خەونە گەورەکانم بە فیلمی حەلەب دیمەشق کۆتایی پێهات. دوای 2 ساڵ بۆم دەرکەوت کە من درۆزنم چونکە خەونی بچووکم هەبوو. خەونە بچووکەکان گەڕانەوە و گەورە و گەورەتر بوون تا بوونە فیلمی الحەکیم. صار عندي أحلام صغيرة ورجعت الأحلام الصغيرة تكبر وتكبر لغاية ما صارت فيلم الحكيم.